بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەمڕۆکە لە قەزای سۆران وەکو باقی شار و شارۆچکەکانی دیکە مامۆستایان و تەندروستکاران و بەشێک لە خەڵکی ناڕازی هاتۆتە سەرجادە و لەبەر دەرچی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران گردبوونەوەیەکیان ئەنجامدا، گربوونەوەیەکی مەدەنیانە بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بگێنن بە حکومەتی هەرێمی کوردستان و ئەو گردبوونەوەی وەکو باقی گردبوونەوەکانی دیکە بە دەرنەبوو لە ئەوەی کە تند و تیژی تێبکەوێتن بەداخەوە، بەڵام تواندرا بە زووترین کات هەم لە ڕووی مامۆستایان و لە ڕووی کارمەندانی ئاسایش و لە ڕووی باقی لایەنەکانی دیکەی کە پێی وەهەستان، منیش وەکو نوێنەری پەرلەمانی کوردستان و نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستان تواندرا وەزعە کۆنتترۆل بکرێتن و تواندرا بە زووترین کات ئەوانەی کە گیرابوون بەربدرێن و داواکاری ئەو خەڵکەی کە هات بۆ سەرجادە و سەرشەقام کە داواکاریەکی حەقە، داواکاری هەموو لایەکمانە، ئێمە وەکو نوێنەرانی پەرلەمانی کوردستان و نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان پشتگیری لەو داواکاریە دەکەین کە داواکاری هەموو خەڵکێک کە داواکاریەکی حەقە. وەمە لێرانەش پێم خۆشە ڕای بگەێنم، ئێمە دوێنێکە لەگەڵ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی یاداشتێکمان داوەتە دەستەی سەرۆکایەتی بۆ ئەوەی کە بە زووترین کات دانیشتنێکی نائاسایی بکرێتن بۆی کە ئەو پاشەکەوتە هەڵبۆشێندرێتەوە کە داواکاری هەموو خەڵکی هەرێمی کوردستانە. و ئەم ڕۆژ لەگەڵ فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە یاداشتێکی دیکەمان تەقدیم کردووە بۆ هەڵگرتنی ئەو پاشەکەوتە. خوازیارم ئێمە بە زووترین کات لەو هەفتەی دادێ بتوانین دانیشتنێکی نائاسایی ڕێک بخین لە پەرلەمانی کوردستان و بانگێشتی حکومەت بکەین بۆی کە چاو بەو پاشەکەوتەی دابخشێنیتەوە پاشەکەوتە نەمێنیتن و داواکاری ئەو خەڵکە داواکاریەکی حەقە. و خوازیاریشم هەم ئەو خوشک و برایانەمان سەرجەم فەرمانبەران کە دەچینە سەرجادە بە شێوەی مەدەنیانە بێتن خۆ دوور بگرین لە تند و تیژی و داواکاریشم وایە لە برایانی ئاسایشمان و لە برایانمان لە سەرجەم ئەوانەی کە کارمەندی ئاسایشنەوەی کە شوڕتەیە هەر سیفەتێکی دیکەی هەیە بە شێوەیەکی مەدەنیانە معاملە لەگەڵ ئەو خەڵکە بکرێتن و هەمومان خەڵکی یەک وڵاتین و هەمومان یەک هەدەف و یەک ئامانجمان هەیە کە جێڕانەوەی پاشەکەوتە بۆ موچەخۆران. وە خوازیاریشم ئەو دانیشتانەی کە دەکرێن و بە تایبەتیش ئەو حکومەتە و وعدەی کە داوێتی هەفتەیەکی دیکە چاو بە پاشەکەوت دابژێڕیتەوە خاوەنی وعد و بەڵێنی خۆی بێتن بۆی کە ئەو خەڵکەچی دیکە ناچار نەبێتن بێتە سەرجادەکان و بایکۆتی دەوامەکەی بکە دەستان خۆش بێتن. وە خوازیاریشم لە هەفتەی داهاتوو هەموو ڕاگەیاندنەکان و هەموو لایەنە سیاسیەکان بەجددیتر بێنە سەرخەت ئەگەر حکومەت خاوەنی بەڵێن و وعدی خۆی نەبێت و دەستان خۆش بێت.